ئەو بڕیارەی دادگای باڵای فیدرالی عێراق دەری کرد تایبەت بە پێکاتە نەتەوەیەکان تەبعی زۆر بە هەڵە چۆنا و میدیاکانەوانێ ئەو بڕیارێکە لە خزمەتی پێکاتەکانایە ئەو دەقانەی هەڵۆشاندۆتەوانێ کە ناکۆکە لەگەڵ سروشتی ئەو پێکاتانە ئەو داوایەوە کات مەسەلا یەزیدەکان یەک کورسیان هەیە بۆیان بکرێ بە دوو کارسی زائیدەن پێکاتەی شەبەک و کوردی فەیلی و یەزیدیەکان لە بریەوەی کە لە یەک بازنەی هەڵبژار نابن بەڵکو پێویستە هەموو عێراق بۆیان بکرێ بە یەک بازنەی هەڵبژاردن کە ئەوە لە بەرژەوەندی پێکاتەکانە بەو شێوەی کە سابعی مندایی و مەسیحەکان لە هەڵبژاردننی ڕابردووە هەموو عێراق بۆیان یەک بازنی هەڵبژاردن ئەمە بۆ چیە بۆ ئەوەیە کە ئەو مەسەلە یەزیدی کە لە دوهۆکە یا ئەو زیدەی لە شوێنەکانی ترە بێبەش نەبێ لە دەنگدان بە نوێنەرەکی خۆی لە پارێزگاینەوە ئێستاکە بەپی ئەم یاسایی ئێستا مەسەلە دەنگدەرێک یەزیدی لە پارێزگای دوهۆک نەیەتوانی دەنگ بدات بە کاندیدەکانی یەزیدی لە نینەوە یاخود ئەو کوردە فەیلانەی کە لە بەغایان کە ژمارەیان زۆرە بۆیان نەبوو دەنگ بدەن بە کاندیدەکانیان لە واست بەڵام ئەم بڕیارە بە پێچەوانەوە مەساحەی بازنەی هەڵبژارنەکەی گەورەی کردووەوە ئەو مافەی داوەتەوە مافی گەڕانەوە بۆ دەنگدەری ئەو پێکاتانە بۆی کە دەنگ بدەن بە کاندیدای دڵخوازەکانی خۆیان لە پێکاتێکی خۆیان.